هەڵمەتێکی فراوانمان دەست پێ کرد بۆ تاقیمکردن و حملەیەکی گەورە بۆ تاقیمکردن و بۆ تەوعیەکردن و تەسقیفکردنی خەڵک و بۆ ئەوەی بەڕاستی وەکو وقایەک هەموو ئەو گەڕک و کچە و کۆڵانانەی ناو گەڕێکی ڕزگاریمان تاقیم کردووە و حملەیەکی زۆر باشمان کردووە و خەڵکی داواکارین پابەندی ڕێنمایەکانی تەندروستی و خەلەی ئەزمە بن. ئینشاء الله تاقیمەکە باشە، نەتیجەی ئەو نەخۆشەکە باشە. ئێمە استثمارمان کرد، ئێمە لەیرەین حتى تاکید بوون ئەسعار مواد غذائیە تەماتە و پیاس و ئەوانە ئەسعاری چۆنە. الحەمدولله ئەسعاری مستەقرە. ڕۆیتمان بۆ سوپەرمارکت برنج و ڕۆن و ئەوانە هەم ئەسعاری و فکرەی زۆر باشایە بۆ خەڵک تەحدید ئەسعار کردووە کەمتر کرد.